ئەو گفتوگۆیی کە خرا ناو میدیا بە بەرنامە ترامپ و زلینسکی قسە زۆر هەڵدەگرێەوە ڕۆ بوو ئێستا دوێنێشەوە بوویتە باوەتی هەموو میدیای دنیا. بەڕاستی ئینسان دەبێ یعنی سەرنج بدا کوردیش. یەک ترامپ کەسێکی بێمڕاڵ هەموو خەمی پارەیە بەخۆی ئیلۆن ماسک دەیانێت دنیا تووشی دەیان ماڵوێرانی بکەن و سەیری بکەن. 45,000 کەسی سەربازی ئۆکرانی کوژرایە، وڵاتەکە وێران بووە، بنیەی تەحتی نمایە، هاتیە لە ناو کۆشی سپی کەرامەتی دەیەوێ بشێنی بڵێ ئەتوو وڵاتەکەت وێران کردیە وەکو زۆر بۆق ئەو قسە دەکەن لە کاتێک دەکات رووسیا بەشێک لە نیشتیمانەکە لە 2014 داگیر کردیە و هەوڵی دا ئیدکەوی و ئەمریکا و ئەوروپاهانیاندا توش ئەو شەڕیان کرد. ئێستا دەیانەوێ بە تایبەتی ئەمریکا خۆی لێ دوورە پەرێز بگری ئەڵێ 300 ملیارم لەکنتە وەرە بەرامبەر ئەو مادەکان ئەو کانزایانە بدەنێ کە ئیلۆن ماسک پێویستی بە لە بۆ ئەوە شەریکی تێسلە و چیپ و نازانم هەندێک کانزای هەیە بەس بیر لەوە دەکات و بیر لەوە ناکە وڵاتە گوێران بووە شەڕک توش بووە ئەم پۆتین بەرەو چێ دەڕوە. بێ ئەخلاقیەتی ترامپ لێرە بەدیار دەکەی بەڕێزان کە سەپلە بۆ کەسێکی وا دیکتاتۆر لێ نەدا و ترامپ خاوەنی هیچ بەهایەکی ئەخلاقی نییە. بەڵام زلینسکی زۆر بە جوانی دیفاعی لە نیشتیمانەکەی خۆی کرد لە ناو کۆشی سپی وەڵامی داوە نمونەی جوانی لە نیشتیمان پەروەری پیشان بدە و نەترسە هەموو دنیا لە ترامپ دەترسێ. ئەو لە ناو کۆشی سپی دیفاعی لە کەرامەتی نیشتیمانەکەی خۆی کرد کە ماڵوێرانیان کردیە. کاکە ئەوە ئیلهام ئینسان دەبێەوە گرخۆکو سەرکردانەی ڕۆژهەڵات و باشوور نییە بە یەک چاوسورکردنەوە 150 خاچی نیشتیمانیان دۆڕان. ئەوە دوو نمونەی زۆر جوانەکە ئینسان دەبێ ئیلهام لەوەی زیلینسکی وەربگرێ و نەفرەت لە نمونونەکەینی ترامپەکان بکاتن کە هەموو ژیانی بەخۆی بە ئیلۆن ماسک بەس بیر لەوە دەکەنەوە قازان چەندە پارە خرکەنەوە. هاوڕێیان دوو ترامپ کابراایکی نادیموکراتیە بڕۆ سیرکەن ینی چەندین ڕۆژنامە نووسی دەرکردێ لەسەر ئەوەی بە زەوقی وی قسە ناکرێتن یان ناڵێ خەلیجی مەکسیک بڵێم خەلیجی ئەمریکا دەڵێ خەلیجی مەکسیک کە مڵکەکەوەیە. ترامپ لە ئەمریکای دەیان بڕیار دەرکردیە سەر ئێشەی زۆر و گەڕانەوەیەک لە دیکتاتۆریەت لە بۆ ئەمریکا هەیە کە ئەوە تووشی پێکدادان دەبی لە ئایندەیەکی زۆر نزیک لە ئێستاش خۆپیشاندان و شتەکان دەستی پێکردیە لەبەر ئەوی شعبی ئەمریکیش هەموو قوبوڵی ئەو سیستەمە پۆتینیە ناکاتن کە ترامپ دەوێ بیگوازێتەوە لە بۆ ئەمریکا بەخۆ بە ئیلۆن ماسک یەک ئامانجیان هەیە پارە. دوو دەیەوێ مەدالیاکی زۆر گەورە بداتە دیکتاتۆریەتی پۆتین کە بیکاتە کەڵەگا. گومان لەسەر ئەو سەرنجانە زۆرە. سێ ترامپ لەوەتی هاتی هەموو بە شەریەتی تووشی کردیەوە لە بزانن لەگە کەنەدای بەشڕات لەگە مەکسیک بەشڕات لەگە ئەمریکای لاتینی چەندی وڵات کردیتە کێشە لەگە ئەوروپای ڕێی دانیمارکەوە کردی کێشە حساب لەوە ئەوروپا ناگاتن. دەیان بڕیاری ڕاسیزمانە دەرەکە کاکە ترامپ لەوەتی هاتی ڕاسیزم لە هەموو دنیا گەشەی کردیە هێزی پێبەخشین و ترامپ کەسێکی ڕاسیزمە بەس لەگە سپی پێستەکان و لە ناو سپی پێستەکانش بەس لەگە بزنسەکانە دەسەڵاتی هەبی یەکسەر ڕەش لە ناو ئەمریکا ناهێڵتەوە. بۆیە ترامپ کە ڤایرۆس و بەخۆی ئیلۆن ماسک هیچ گیان لێنێ جەنگیشی جیانی دروستکەن چەند ملیار بە شەرێک تووشی بەڵا بکەن یان دەیان حاڵەتی برسیکردن کۆتایی هێنان بە هەندێ بەها لە مرۆڤایەتیدا هەبوو خەریکە ئیش لەسەر ئەوە دەکەن بزنس پارە. ئەوە خەتەرن دەبێ نمونونەکانی وەکو زیلینسکی پەرە پێ بدرێ نمونونەکانی وەکو ترامپ خەتەرن لەسەر مرۆڤایەتی.